لێرەوە مژدەی ئەوە بە سەرجەم خوێندکارانمان ڕاگەین کە زانکۆی هەڵەبجە بنکەیەکی تەندروستی دەکاتەوە لەناو زانکۆی هەڵەبجە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی پارێزگای هەڵەبجە لێرەوە زۆر زۆر سپاسیانەکەین سوپاسی هاوکاریانەکەین ئەم بێگومان خۆتانەزان لە ئێستادا کوتان دژی ڤاکسینی کۆرۆنا بووە ئەمرێکی واقع بووە بەوەی کە سەرجەم خوێندکاران چەندجە هاوڵاتیان دەبێت ئەم ڤاکسینە بکەن لە پێنەوە پاراستنی خۆیاندایە خۆتان دەزان بە تایبەتی بە شەناوخۆیەکانمان قەرباڵخن خوێندکارێکی زۆری تێدایە ئێمە نامانەوێ ڕسێک یاخۆت مەترسی بکەوێتە سەر ژیانی هیچ خوێندکارێک لەسەر داواکاری بەڕێز سەرۆکی زانکۆ و جێگری سەرۆکی زانکۆی هەڵەبجە ئێمە بەدەم داواکاریانەوە ڕۆشتین لەوەی کە کردنەوەی بنکەیەکی تایبەت بە خوێندکارانی بەشە ناوخۆیەکان و سەرجەم فەرمانبەر و مامۆستایانی زانکۆی هەڵەبجە ئەمەش بۆ ئەوەیە کە زیاترین بەردەستی هەبێ بۆ ئەو ڤاکسینەی کە قەرارە یاخود بڕیارە لە بەشە ناوخۆیەکان بە ئیجباری بدرێت لە خوێندکاران ئەوەی گرنگە من لێرە باسیکەم بە پێی ڕێنمای تەندروستیەکان قەرەباڵغی لە شوێنە گشتیەکاندا پێویستەکات لایەنە معنیەکان ئەوە بکەن تەدەخل بکەن بۆی ئەو قەرەباڵغیە نەبێت و هۆی بڵاوبوونەوەی سەریعی و نەخۆشیە بۆیە ئێمەش ئەمە حوتەم بنکەی ئەیکەینەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە کە ڕوبەرێکی کەمی هەیە لە چاو پارێزگاکانی تر بەڵام زیاترین ئەوەی هەیە زیاترین بنکەی وەرگرتنی ڤاکسینەکەمان هەیە ئەمەش بە دوو ئاراستەیەمە توانین سوودی لێ بینین یەکەم هاندانی ئەو خوێندکارانەیە کە ڕاستەوخۆ لە زانکۆکەی خۆیان وەری بگرن دوای ئەوەش ئێمە ببینە یەکەم محافەزەکە زیاترین خەڵک لێرە خۆی کوتی بێ